پێویستە یەکێتی و دەسەڵاتی سنووری زۆنی سەوز بۆ ئەوەی بیسەلمێنن ڕازگۆن لەگەڵ ڕاگەیاندراوی خۆیان و خەڵکی ئەم سنوورە و پابەندن بە بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەوە کارەکانی هەژماری من لە سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و قەزای کۆیە ڕابگرن و ڕاستەوخۆ لیستی موچەخۆران بنێرن بۆ وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵی و ڕێگە بدەن بە زوویی لە ڕێی یەکێک لە بانکەکانی ڕەشید و ڕافیدەینەوە کارتی بانکی بۆ موچەخۆرانی ئەم سنوورە دروست بکرێت و مامەڵەی ڕاستەوخۆ لەگەڵ وەزارەتی دارایی عێراقدا بکەن. دووەم، پشتیوانی لە بایکۆتی خۆڕسکانەی مامۆستایان و فەرمانبەران دەکەین. هاوکات داواکارین مامۆستایان و فەرمانبەران بایکۆتی هەژماری من و فەرمانگە و خوێندنگاکانیان بکەن، بە تایبەتی ئەو فەرمانگانەی داهات بۆ حکوومەت کۆ دەکەنەوە. سێیەم، دەست بە سەراگرتن و بە بارمتەگرتنی موچەی مامۆسایان و فەرمانبەرانی مەدەنی کۆتایی پێبێت و بە زووترین کات دابەشکردنی موچەی مانگی دوو دەست پێ بکات. چوارەم، حیزب و هێزە ئۆپۆسیۆنەکان و زانایانی ئاینی و ڕێکخراوەکان لە ئاست سەختی دۆخەکەدا بن و هەڵوێستی ڕوون و ڕاشکاوانەیان بەرامبەر بارمتەگرتنی موچەی مامۆستایان و فەرمانبەرانی مەدەنی و هەژماری منی زۆرم لێ ڕابگەێنن. لە کۆتاییدا ڕای دەگەێنین چیتر خۆپشاندانەکان لە بەردەم پەروەردەکان نامێن و لە ئایندەیەکی نزیکدا بە هاوکاری مامۆستایان و فەرمانبەرانی سەرجەم شار و شارۆچکەکان خۆپشاندانی بەرفراوان بەرەو ناوەندی بڕیاری دەسەڵاتی سنووری ئیدارەی سلێمانی و هەولێر دەست پێ دەکەینەوە.